ئەو لیژنەی بەغدا بۆ وردبینی لە لیستی ناوی فەرمانبەرانی هەردوو وەزارەتی پەروەردە و تەندروستی ڕەوانەی کردووە لە سلێمانیش دەستیان بەکار کرد. ئەوان ئێستا پێداچوونەوە بەو لیستانەدا دەکەن کە هەردوو بەڕێوەبەرایەتی تەندروستی و پەروەردە ئامادەی کردووە. ئێمە لیستی موچە تەمان وەکو دائیرە هەمومان فەرمانبەرین. بۆ نمونە من ناوێکی دیاریکراوم هەیە مدیر عام بزانێ موچەکەم چەندە، بزان هیچ کەسێک کە مدیر عام نییە لەسەر تەربیەی سلێمانی موچەوەری سەیرەکە بزانێ ئەم پۆستانە دووبارە نەبوونەوە. لەوانەیە لە کاتێک خۆی دیاریکە خۆی بکا بە بەڕێوەبەرێتێکە. ئێمە نووسیمانە لیستی موچەی ئەم بەڕێوەبەرێتیمان 100 کەسە، ئەوە بینێ 20 کەس دەوامەکە، ئەو کاتە دێت تەدقیقەکە چی بێ ئەچێتە مەکتەبێکەوە بزانێت چەند مامۆستا دەوامەکە. لەبەرەوەمانە هەمووی خۆیان و ئالێتی خۆیانن تەدقیقکەن. لەوانەیە من لیژنە بم بە جۆرێک بکەم، ئەو لیژنەیە بە جۆرێک ترێکە، واتە سەرۆکی لیژنەکە و هەیئەی لیژنەکە بڕیار ئەدەم بە چ جۆرێک ئەوەکە. ئیتر لەمڕۆ دابەژمە سەر پەروەردەی هەرسێ پارێزگا ڕئیسیەکەیە و لیژنەیان تەشکیل کردووە. لەبەر ئەوە من قەنەعەتم وایە لێرەش ئەو پەڕی هەفتەیەکی بێ. لیژنەکەی سلێمانی لە 8 کەس پێکاتون، 2 کەسیان لە پەروەردەی چەمچەماڵ کار دەکەن و 3 کەسیشیان بۆ پەروەردەی سلێمانی و 3 کەسی تریشیان لە تەندروستی سلێمانی کار دەکەن. لەمڕۆوە دەستیان کردووە بە کارەکانیان، بەڵام دەوترێت ئەندامانی لیژنەکە کەمن. داوا کراوە ئەندامی زیاتر بهێندرێتە لیژنەکەوە بۆ ئەوەی بە زووترین کات کۆتایی بە وردبینی لیستی موچەخۆران بهێندرێت. ئەمڕۆ ئەم بەیانەیە بە ڕسمی دەستیان کردەوە بە شوکارەکانیان، خەریکی ڕاپەڕاندنی شوکارەکانیان. لیژنەکە خۆیان 3 کەسن، بەڵام ئێمە داوامان کردووە بە 4 کەس. ئەمڕۆ 3 کەس دەست بەکار بە، بەڵام بەدڵنیایی بەیانی 4 کەس دەست بەکار دەبێت. بە تەکیید دەتاکو و ئەندامەکانیان زیاتر ئیشەکە زیاتر جێبەجێ دەبێت. هەرچەندە ئێستا بەغدا بڕی 250 ملیار دیناری مانگی یەکی هەردوو وەزارەتی پەروەردە و تەندروستی ڕەوانەی هەرێمی کوردستان کردووە، بەڵام تا ئێستا کاتی دابەشکردنی دیار نییە. بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە لەم هەفتەیە یاخود سەرەتای هەفتەی داهاتوو دەست دەکرێت بە دابەشکردنی موچەکە بەبێ پاشەکەوت. لەلایەکی ترەوە لیژنەی وردبینی سەرقاڵی کارەکانیان و نازاندرێت کارەکانیان کەی کۆتایی پێدێت. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.